سڵاتان لەبێ هاوڕێیان دووبارە. ئەم جاریان باسی بوونەوەرە ئاسمانەکانەکەین. لەگەڵمان بن. ئایا ئێمە مرۆڤ و گیانلەوەرانی ئەم گۆی زەویە لەم گەردوونەدا بەتەنیاین؟ ئەمە پرسیارێکە کە سەدان ساڵە مرۆڤی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. لە کەس شاراوە نییە کە جیهان و گەردوون زۆر بەربڵاون. بە لەبەرچاوگرتنی بێکۆتابوونی گەردوون دەتوانین بپرسین هەبوونی ژیان لە دەرەوەی گۆی زەوی زیاترە لە چیرۆکێکی زانستی یاخود خەیاڵی؟ ئەمە پرسیارێکی تەواو زانستیە. لەم ساڵانەی دواییدا گەڕانە زانستیەکان بۆ بوونەوەرەکانی بۆشایی ئاسمان چۆتە قۆناغێکی نوێ و سەرسوڕهێنەرەوە. مێرەخگەری پەرسەڤەرەنسی ناسا هەنووکە لەسەر مەریخ بە دوای ژیانی کەوناڕاییدا دەگەڕێت. تەنانەت لەم دواییانەدا زانایان باس لە دۆزینەوەی زەریا و ئاویش لەژێر قوڵایی ڕووبەری مەریخدا دەکەن. هەبوونی ئاویش واتە هەبوونی ژیان. لە هەمان کاتدا زانایانی ئەستێرەزانی بە هەزاران هەسارەیان لە دەرەوەی کۆمەڵەی خۆر دۆزیوەتەوە کە هەندێکیان لە ناوچەی نیشتەجێبوون هەڵکەوتوون. ناوچەی نیشتەجێبوون بەو ناوچەیە دەگوترێ کە هەسارەکان لە مەودایەکی گونجاو بە نیسبەت ئەستێرەکەیاندا هەڵکەوتوون و ئاو لە مەودایدا دەتوانێت بە شێوەی شلە بوونی هەبێت. بۆ نمونە لە کۆمەڵەی خۆری خۆماندا زەوی لە ناوچەی نیشتەجێبوون هەڵکەوتووە. هەبوونی ئاویشلە مەرجی سەرەکیە بۆ هەموو چەشنە ژیانێک. پاشان زەختی گونجاوی بەرگەهەوای ئەو هەسارەیە مەرجێکی دیکەی سەقامگیربوونی ژیانە. واتە ئەگەر هەسارەیەک لە مەودایەکی گونجاوی ئەستێرەکەیدا هەڵکەوت بێت کە ئاو لە ڕووبەرەکەیدا نەبێتە هەڵم بەهۆی گەرماوە و هەروەها نەبێتە سەهۆڵ بەهۆی سەرماوە، ئەو هەسارەیە ئەگەری هەبوونی ژیان تێیدا زۆر بەهێزە. بەمەرجێک بەرگەهەوا یان تەوشکێکی سەقامگیر و لەباری هەبێت بۆ پاراستنی هەسارەکە لە شەپۆلە موگناتیزیەکانی بۆشایی گەردوون و ئەستێرەکەی. هەروەها لە کۆمەڵەی خۆری خۆماندا مەریخ لە ناوچەی نیشتەجێبوون هەڵکەوتووە، بەڵام بەهۆی تەکنیکی بەرگەهەواکەی ئێستاکە ژیان تێیدا مەحاڵە. بەڵام زانایان دەڵێن سەردەمانێک لە مەریخدا ژیان هەبووە. پێشتر بەرنامەیەکمان لە 2 ڤیدۆدا لەم بارەیەوە لەسەر مەریخ کردووە کە دەتوانن سەردانی کەناڵەکەمان بکەن و بینەری بن کە پڕە لە زانیاری ورد و بەسوود. سەرەکیترین نیشانەی هەبوونی ژیان لەسەر هەسارەکە وتومانە ئەوەیە کە ئەو هەسارەیە لە ناوچەی نیشتەجێبووندا هەڵکەوتووە. بۆیە زانایان کاتێک بە دوای ژیاندا دەگەڕێن ئەو هەسارانە تاوتوێ دەکەن کە لەو پشتێنێدا هەڵکەوتبن. هەتا ئێستا سەدان هەسارە لە دەرەوەی کۆمەڵەی خۆری خۆمان دۆزراونەتەوە و کە لە ناوچەی نیشتەجێبوون هەڵکەوتون و لەژێر چاودێری و لێکۆڵینەوەی زانایان و ئەستێرەناساندان کە دەشێت هەڵگری ژیان بن. هەر چەشنە ژیانێک لە ئاستی مولوکولیەکەوە بگرە هەتا ژیانی زیرەک بۆ زانایان گرنگە. بیرکردنەوە لە هەبوونی بوونەوەری ئاسمانی کە زیرەک بن و خاوەنی عەقڵ و ئاوەز بن سەرسوڕهێنەر و جێی تێڕامانی سەدان ساڵەی مرۆڤە بە ئێستاشەوە. تەنانەت مەترسیداریشە. لەوانەیە ئەو بوونەوەرانە شەڕانگێز بن و بەرەو ڕووبوونەوەیان ببێتە هۆی شەڕێکی گەردوونی. مەترسیدارتر ئەوەیە کە ئەوان بتوانن ئێمە بدۆزنەوە و سەردانی زەویمان بکەن. لەو حاڵەتەدا
دەرخەری ئەوەی کە تەکنەلۆژیای ئەوان زۆر پێشکەوتووە و دەتوانن بە ئاسانی لە ناومان ببەن و یان دەست بەسەر زەویماندا بگرن. ئەوەی هەتا ئێستا جێی خۆشحاڵیە ئەوەیە کە هیچ چەشنە ئاسەوارێک جگە لە دەفرە فڕیوەکان نەدۆزراوەتەوە. هەتا بەڵگەی سەلمێنەری سەردانی ئەو بوونەوەرانە بێت بۆ زەوی. دەفرە فڕیوەکانیش بەپێی وتەی زانایان هەتا ئێستا هیچ چەشنە ئاسەوارێکی ژیانی بوونەوەرانی ئاسمانیان نیشانەی ئێمە نەداوە. ئەگەری دیکە ئەوەیە لەوانەیە بوونەوەری ئاسمانی هەبن کە کۆنتڕۆڵی زەوی ئێمەیان ئێستا بەدەستەوە گرت بێت کە ئێمە تەنانەت هەستیشی پێ ناکەین. ئەم دیمانە لەوێ ڕاسەرچاوی گرتووە کە ئێمەی مرۆڤ وەک ژیرترین بوونەوەری سەر زەوی تەنیا هەست و دەرک بە 4 ڕەهەند دەکەین. 3 لەو 4 ڕەهەندە شوێنە، واتە بەرزی، درێژی و پانایی، و ڕەهەندی 4ەم کاتە. دیمانەکە دەڵێت لەوانەیە بوونەوەرەکانی ئاسمان زیاتر لەو 4 ڕەهەندە درک پێ بکەن و توانی بێتیان خۆیان بەسەر ڕەهەندەکانی 5 و 6 و هیتردا زاڵ بکەن. بەگشتی دەفرە فڕیوەکان ناتوانن بەڵگەی سەلمێنەری نیشانەکانی ژیانی بوونەوەری ئاسمان بن. بەڵام زانایان هەروەها هیچ چەشنە لێکدانەوەیەکیشیان بۆیان نییە. بەڵام ئایا لە قوشبنێکی ئەم گەردوونەدا ژیان هەیە؟ کۆمەڵگای زانستی بە بیری کراوەوە بە وریاییەوە هەڵس و کەوت لەگەڵ ئەم بابەتەدا دەکات لە کاتێکدا کە هیچ بەڵگەیەکی یەکلاکەرەوە نییە بۆ بوونیان و هیچ بەڵگەیەکیش نییە بۆ نەبوونیان. بەڵام دۆزینەوەی ژیان میکرۆبی لەسەر مەریخ یان سیگناڵێک لە بۆشایی ئاسمانەوە لە هەسارە دوورەکانەوە دەتوانێت هەموو شتێک بگۆڕێت. گەڕان بە دوای ژیان لە دەرەوەی زەوی بەردەوامە و لەگەڵ هەر دۆزینەوەیەکی نوێدا هەنگاوێک لە وەڵامدانەوەی ئەو پرسیارە دێرینە نزیک دەبینەوە. ئایا بەڕاستی ئێمە تەنیاین لەم گەردوونەدا؟ ئێوە چۆن بیر دەکەنەوە؟ لە کۆمنت بۆچوون و زانیاریەکانتان لەگەڵ ئێمە و ئەندامانی کەناڵی کورت هاب هاوبەش بکەن. سوپاس کە لەگەڵمان بوون. ئایا ئێمەی مرۆڤ و گیانەوەرانی سەر ئەم گۆی زەویە لەم گەردوونەدا بەتەنیاین؟ ئەم پرسیارە کە سەدان ساڵە مرۆڤی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئایا ئێمەی مرۆڤ هیچ کات بیرتان لەوە کردوتەوە کە ئاخۆ ئەگەر بوونەوەرە ئاسمانەکان بوونیان هەبێ چ کاریگەریەکیان لەسەر ئێمە بێت؟ ئایا هیچ کات بیرتان لەوە کردوتەوە کە ئاخۆ ئەگەر ئەم بوونەوەرە ئاسمانیانە بوونیان هەبێت چی بەسەر ئێمەدا دێت؟ لەوانەیە ئەم بوونەوەرە ئاسمانیانە زیرەکتر بن لە ئێمە و توانای ئەوەیان هەبێ کە دەست بەسەر گۆی زەویدا بگرن و شەڕێکی گەردوونی ڕوو بدات و لەوانەیە بشتوانن کە کۆنتڕۆڵی ئێمە بکەن و دەست بەسەر زەوی ئێمەدا بگرن. هەر بۆیە ئەپرسین ئایا لەم گەردوونەدا ئێمە بەتەنیاین؟ هەر بۆیە پێمان خۆشە ڕاوبۆچوونی ئێوەش لەم بارەیە وەرگرین کە بزانین ڕای ئێوە چییە لەسەرەوەی ئەگەر بوونەوەرە ئاسمانەکان بوونیان هەبێ ئاخۆ بێت چی ڕووبە. خۆشحاڵە بین لە کۆمنتتا بۆمان بنووسن و خۆشحاڵیشە بین کە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ بەردەوام بوونمان بۆی تا بتوانین کاری جوانترتان پێشکەشکەین. زۆر سوپاس کە لەگەڵمانە بوون.